بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان بە دیدارتان شاد بووینەوە لە پرۆگرامێکی نوێی خۆشەویستیدا. بە زۆر داوای لێبوردنەوە دیارە برایان لە سەعات 9 خەریکن کە پەخشی بەرنامەکەمان وەکو خۆی ڕاستەوخۆ پێشکەش بکرێ، بەڵام بەهۆی هەندێک خەلەلی تەکنیکیەوە کە دیارە لە بەرنامەکەدا و لە تەلەڤیزۆنەکەدا هەیە ببورن کە نەمانتوانی لە کاتی خۆیدا بەرنامەکە دەست پێ بکەین. ئەم کاتێک کە لەبەر دەستمان ماوە دیارە دەرفەتی ئەومان پێنادا پەیوەندی ڕاستەوخۆکانی جەنابتان ئەم هەفتەیە وەرگرین ببورن، ئینشاءالله هەفتەی داهاتوو لە خزمەتتاندا دەبین و بابەتەکان چارەسەر دەکرێت. بەڵام بۆی بەرنامەکەمان هەر بە فیڕۆ نەچێ و سوودێکیش بە جەنابتان بگەێنین و وەڵامی یەکێشی لەو پرسیارە زەرورانە بدەینەوە کە دیارە لە ئەوروپاوە لێمان کراوە، با پرسیارەکە وەکو خۆی بخوێنینەوە و دواتریش قسە و گفتوگۆی ئەم جارەی پرۆگرامی خۆشەویستی لەسەر بکەین. ئەم بەڕێزەمان لە ئەوروپا و نووسیوێتی سڵاوی خواتان لێبێت مامۆستای بەڕێز. مامۆستا پرسیارێکم هەیە لەگەڵ گلەییەک لە مامۆستایانی ئاینی. لەگەڵ ڕێزم بۆ بەڕێستان مامۆستا گلەییەکەم بۆ بەڕێستان نییە. مامۆستای ڕەبی خۆی گەورە سەربەرزی دنیا و قیامەتت بکات ئینشاءالله. سوێن بەخوا و تارەکانت قسەکانت هەمووی خێر و بەرەکەتە بۆ ژیانمان. من خۆم لە ئەو پەڕی هەڵە و تووڕەییدا بووم کاتێک کە گوێم لە بەڕێستان گرتووە 100 پلە گۆڕاوم. ئێستا وام لێ هاتووە هەرچی تۆ بیڵێیت من ئەوە دەکەم بە پشتیوانی ئەڵڵا ژیان. مامۆستا پرسیارەکەم ئەوەیە ئێمە لە ئەوروپا دەژین. 3 ساڵ زیاترە بۆ خانووی کرێ دەگەڕێین دەستمان ناکەوێت بەهۆی ئەو شەڕی ئۆکرانیایەوە بە تایبەت بەهۆی شەڕی ئۆکرانیاوە پەنابەرێکی زۆر ڕووی لێرە کردووە. خانووی کرێ زۆر کەمە و گرانە، هێندە شت گران بووە، زۆر زەحمەتە کەسێک بتوانێت بە تەنها خەرجی کرێی خانوو و مەسرەفی خۆی و عایلەی دابین بکات بە ئیشی سپی. خانوو بەکڕین هەیە ئەویش مەرجی زۆرە. ئەلحەمدولیلا ئێمە ئەو مەرجانەمان هەمووی تێدایە، هەمووی ئۆکەیە، بەس کێشەکە ئەوەیە لێرە کەس ناتوانێت خۆی خانوو بکڕێت چونکە مەبلەغێکی زۆری دەوێت لە سەر و 20 دەفتەرەوە دەست پێ دەکات. ئەبێت بانق بۆت بکڕێت، ئەویش بۆت دیاری دەکات مانگانە چەندێک لە پارەکەی بدەیتەوە و سووی لەسەردادەنێت. مامۆستا گیان بۆمان ڕوون بکەوە حرامەیان حەڵاڵە. هەندێک مامۆستا دەڵێن بە هیچ شێوەیەک نابێت، هەندێک دەڵێن یەک دانە خانوو بۆ ژیانی تایبەتی خۆتان حەڵاڵە. بەڕاستی تا ئێستا نەمانتوانیوە بیکڕین لە ترسی خوا. مامۆستا ئێمە لە ئێستادا خاوەنی هیچ شوێنێکی نیشتەجێبوون نین کە هی خۆمان بێت. بەس لە داهاتوودا ئینشاءالله بەنیازی کڕینی شوێنێکی نیشتەجێبوون هەین لە کوردستان، بەس بە ئەو پارەیە لێرە هیچت بۆ ناکرێت. سپاسی ئەو بەڕێزە دەکەم، حەمد و سەنای خوای پەروەردگار دەکەم. کەسێک وتارێکی ئێمە ڤیدۆیەکی ئێمە کاریگەری لەسەر ژیانی کەسێک هەبوو بێ و خۆی جەنابی فەرموویەتی لە ئەو پەڕی هەڵە و تووڕەییدا بووم و ئێستا 100 پلە ژیانم گۆڕاوە، هەزاران جار سوپاس بۆ خوای پەروەردگار. وەڵڵاهی ئێمەش تەنها ئامانجمان ئەوەیە بۆ قیامەتی خۆمان موسڵمانێکی بەڕێز بەهۆی نوسح و نەسیحەتێکی ئێمەوە بە ئیزنی خوای پەروەردگار خوا ڕەحم بەخۆشم و بە هەموو ئیمانداران بکە ژیانی لە باشەوە بەرەو باشتر و لە خراپەوە بەرەو باش و باشترین بڕوە. سوپاسی خوای پەروەردگار دەکەم. بەنسبەت پرسیارەکەشتەوە کڕینی خانوو لە ڕێی بانقەوە و کە سووی دەچێتە سەر و بەدڵنیاییەوە ڕیبای دەچێتە سەر، ئەوە ڕەنبێ لە ئاستی زانستی مندا نەبێ و فتوای زانایان لەو بارەوە جیاوازیان هەیە. کەسێک کە هیچ خانوویەکی نییە لە ژیاندا هیچ شوێنێکی نیشتەجێبوونی نییە و مەبلەغی پارەکەی نییە کە ئێستا خۆی بیکڕێ، بەڵام دەتوانێت وردە لە ڕێی مانگانەوە بیداتەوە، زانایان ڕازیاوازیان هەیە. بەرنامەی ئێمە بەرنامەیەکی فتوادان نییە، پرۆگرامی خۆشەویستی ڕێنمایی کارە و ئەو بەڕێزانی کە وەکو جەنابەت لە هەر شوێنێکی دنیاوە کە پرسیارمان لێ دەکەن یان بە تەلەفۆن بابەتەکانیان باز دەکەن. ڕێنمایی جەنابەت دەکەم بۆ لای 2 گەورە زانای میلەتی کوردی موسڵمان. زانای یەکەمیان کە پسپۆڕە لە بواری ئابووری ئیسلامیدا
جنابی دکتۆر علی قەرەداغیە پرۆفیسۆر دکتۆر علی قەرەداغی جەنابەت ئینشاءڵڵا لە ئەوروپاوە پەیوەندی پێوە بکە و هەر فتوایەکی بۆ بەڕێستاندا فەرمووی وەریگرە تۆ بڕۆ کاری خۆت بکە و خانووی خۆت بکڕە و پرس بە کەسی تر مەکە و دڵنیاش بە فتواکەی دروستە واگەر فەرموویان مەیکڕە و حرامە بە ئیزنی خوای پەروەردگار خۆتی لێ پارێزە و خوای گەورە قەرەبوت باشتر بۆ دەکاتەوە لە شتێک کە لەبەر خواوە لە حرام ئاوازت لێ هێناوە ئەگەر جەنابی دکتۆر علی قەرەداغی دەستگیر نەبوو و بەردەستن نەکەوت و نەتوانی گفتوگۆی لەگەڵا بکەی و پرسیارەکەتی پێ بگەێنی ڕێنمایی جەنابەت دەکەم بۆ لای پرۆفیسۆر دکتۆر خالید محەممەد ساڵح کە پرۆفیسۆرە لە زانکۆی سلێمانی و مامۆستای زانکۆیە مامۆستایەکی زۆر شارەزایە لە بواری یاسا لە بواری شەریعەت لە بواری ئابووری ئیسلامی پەیوەندی بکە بە جەنابی پرۆفیسۆر دکتۆر خالید محەممەد ساڵح سلێمانی و وڵامی پرسیاری بەڕێزان دەداتەوە ئینشاءڵڵا ئەوەی کە ئەوان ئەو بەڕێزەش پێیوتی فتوواکانی وەردەگیرێ بە ئومێدی خوای پەروەردگار خواکارت بۆ ئاسان دەکا و شوێنی نیشتە جێبوون کە یەکێکە لە ئاساسیاتی ژیانی ئینسانی موسڵمان و دەیەوێت بە حەڵاڵی دابینی بکە یا ڕەبی برای شیرینم خواکارت بۆ ئاسان کە و دووبارە خۆشحاڵت کردم کە بە وشەیەکی ئێمە بە ڤیددیۆیەکی ئێمە بە وتارێکی ئێمە ژیانت باش بووە و ژیانت خۆش بووە و لە هەڵەکانت خوا لە هەڵی هەموو لایەکمان ببوورێ بەرەو باش و باشتر ڕۆیشتووی باسی فتوادانمان کرد بابەتی فتوادان بەڕێزان بابەتێکی زۆر گرنگە فتوا نابێت تەنها لە ناو کتێبەوە وەریگری و بۆ خەڵکی بخوێنێەوە فتوا لە کەسێکەوە بۆ کەسێک دەگۆڕێ با هەندێک باسی فتواتان بۆ بکەم کە ئەمڕۆ بەداخەوە پەخشەکەمان چونکە ڕاستەوخۆکەی ناتوانین وەری بگرین خەلەل لە بەرنامەکەماندا هەبوو وەکو عەرزم کردن پۆزشمان هێنایەوە داوای لێبوردنمان کرد کە برایان لە ئێوارەوە خەریکن بەڵام خەلەلەکە دروست بوو نەمانتوانی پەخشەکە لە کاتی خۆیدا دەست پێ بکە سەعانەوە و هەروەها کاتەکەشی کە نامێنێتەوە خەلەلی وەرگرتنی پەیوەندیەکانمان هەیە با باسی فتوادان بکەین فتوا ئەوە نییە کەسێ پرسیاری لە من کرد یەکسەر کتێبێک بکەمەوە لە لاپەڕی ئەوەندە مجەلەدی ئەوەندە فڵان مامۆستای پایەبەرزی شەریعەت وای فەرمووە چونکە بەڕێزان فتوا لە کەسێکەوە بۆ کەسێک دەگۆڕێ بۆ نمونە کەفارەتی سوێن کە لە قورئانی پڕبەرەکەت و بەخششدا دیاری کراوە خواردنی 10,000 یان جلوبەرگی 10,000 بکەی لە خواردنێکی ناوەند نە زۆر گرانبەها نە شتێکی زۆر کەم نەرخ خواردنێکی ئاسایی کە 1000 پێی تێدەخوا بۆ نمونە 3500 4000 5000 بۆ کەفارەتی ڕۆژوو بۆ کەفارەتی سوێن کەسێک کە سوێندەکەی شکاوە 50,000 بداتە دەکەسی 1000 یان ماڵێک دەکەسن تر ئەو پارەیان بداتێ خۆیان سەرفیکەن یان جلوبەرگ و پێداویستی ژیانیان بۆ بکڕێ کەلوپەلی جلوبەرگیان بۆ بکڕێ ئەگەر ئەمەی نەتوانی 3 ڕۆژ بە ڕۆژوو بێ بەڵام بەڕێزان ئایا ئەم فتوایە کە لە قورئانی پڕبەرەکەت و بەخششە هاتووە بۆ کەسێک کە سوێندی خواردووە بۆ دوو کەس هەروەکو یەکن نەخێر کەسێک هەیە ملیارلێرە کەسێک هەیە زۆر پارەدارە ئەسڵەن هەر بەردەوام سوێن دەخوا سوێندەکان ئەو سوێندانە نین کە ماڵی خەڵکی پێداگوێت بکرێت چونکە ئەو سوێندانە بە کەفارە لا ناچن کەسێک بە سوێندی درۆ پارەی کەسێک ماڵی کەسێک زەوی کەسێک بۆ خۆی بێنێ بڵێ دوایی کەفارەتی سوێندەکە دەدەم ئەوە کەفارەتی نییە بەڵام سوێندی خواردووە دایمە زمانی ڕاهاتووەڵە سوێند بەخوای گەورە مەرحەبای فڵان کەس ناکەم ئەسڵوا مەرحەبایی بکەی و سوێندەکەت بشکێنی ئەمە ئەگەر پێی بڵێ خواردنی 10,000 بدە هەر زۆر بەلایەوە ئاساییە هەر ئەو بە دەفتەر دۆلار دەڵێ یەک هەر ئاوا دەست دەکا بە ژیشفانە 2 سوێندی فڕێدا و ئەیکا بە کەفارەت ئەنجا بەیانی 10 سوێندی کرد دەخوا نەخێر بە ئەمیان وات چاکە بڵی کاکە تۆ 3 ڕۆژ بە ڕۆژوو بی باشە تۆ 3 ڕۆژ بە ڕۆژوو بەجا 3 ڕۆژ لەسەر یەک بە ڕۆژوو بێت دەوڵەمەندیش چڵێسە و حەزی لە خواردنی چەور و خۆش هەیە بەو 3 ڕۆژە وای لێدێ کە جارێشکە بە زمانی خۆیان دەنووسێت کە ئەوەندە سوێند بخوا لەسەر شتەکان ئەوەندە ناوی خوای پەروەردگار و سوێند بەکاربێنێت هەروەها بۆ کەسێکی هەژاریش ئەگەر بڵی وەڵا 3 ڕۆژ بە ڕۆژوو بەڵە کوڕە جا خۆ من هیچی وا ناخۆم 3 ڕۆژ بە ڕۆژوو بوون زۆر ئاسانە نەخێر بە ئەو هەژارە بڵێ 50,000 بێنە 40,000 بێنە بیدە بە 10,000 ئەو زۆر لەسەری قورس دەکەوێت لەوە چێ ڕۆژی بە 15,000 20,000 والیداتی بێ پارەی 2 ڕۆژ 3 ڕۆژ کۆکاتەوە ئەمجا کەفارەتی سوێندێکی پێبداویش بە شەرتێ خۆی هیچ نەخوا لەبەرەوە بە زمانی خۆیان دەنووسێ و پەنجەی پەشیمانی دەگەزێت جارێکی تر ئەوەندە سوێند بەکاربێنێ و ئەوەندە بڕیار بدا لەسەر شتێکی واکە ناوی خوای پەروەردگاری تیا بەکاربێنێ
بۆیە فتووە بەڕێزان لە کەسێکەوە بۆ کەسێک لە بارودۆخێکەوە بۆ بارودۆخێک دەگۆڕێت. ئیمامی ئەبوو حەنیفە ڕەحمەتی خوای لێبێ لێی دەیجێڕنەوە جارێک لەگەڵ قوتابیەکانی فەقیەکانی لە مەدرسەی عیلم و زانستا بوو. پیاوێک هات بۆ لای فرسیاری لێ کرد هەل للقاتلی تەوبە؟ جەنابی ئیمام ئەبوو حەنیفە ئایا ئینسانی بکوش بۆی هەیە تەوبە بکە؟ کەسێک قاتڵە، کەسێکی کوشتووە بۆی هەیە تەوبە بکە؟ فەرمووی بەڵێ ئینسان ئەگە قەتلیشی کرده بێ هەنا بەخوا کەسێکیشی لەدەست کوژرا بێ کەسێکی کوشت بێ بۆی هەیە تەوبە بکە. کابرا سوپاسی ئیمام ئەبوو حەنیفەی کرد و دوعای خێری کرد و ڕۆیشتە دەرەوە. هێشتا هەر ئەو کۆڕی دەرس و دەور و مەدیسە بوو، پیاوێکی تر بە هەمان شێوە هات بۆ خزمەتی ئیمام ئەبوو حەنیفە و هەمان پرسیار بە هەمان قسە بە هەمان دێڕ فەرمووی هەل للقاتلی تەوبە؟ ئایا ئینسانی بکوش قاتڵ بۆی هەیە تەوبە بکە؟ ئیمامی ئەبوو حەنیفە ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێ فەرمووی نەخێر بۆی نییە تەوبە بکە، تەوبەی قاتڵ قبوڵ نابێت لای خوای گەورە. کابرا تۆزێ دۆش داما و خواحافیزی کرد و ڕۆیشت. ئێستا جەنابیشتان دەڵێن باشە هەمان پرسیار بۆ دوو فتوای جیاواز بۆ ئەوەی یەکەمیان فەرمووی بەڵێ قاتڵ بۆی هەیە تەوبە بکە و خوا تۆبەشی لێ وەردەگرێ، وەچی پرسیاری کەری دووەمیان پرسیارکار هەمان پرسیاری کرد هەل للقاتلی تەوبە؟ ئەی باشە بۆچی بۆ ئەمیان فەرمووی نەخێر خوا تۆبەی قاتڵ قبوڵ ناکا و لێی وەرناگرێ؟ قوتابیەکانیشی هەمان پرسیاری جەنابتانیان لێ کرد. فەرموویان یا ئیمام ئەبوو حەنیفە ڕەحمەتی خوای لێبێ، یا ئیمام بۆچی هەمان پرسیار لە هەمان شوێن و کاتا بووین، جەنابەت هەر ئەو ئیمام و مامۆستایی عیلمت هەر ئەوەیە کە ئێستا پێت بوو، باشە بۆچی دۆ فتوای جیاوازتدا؟ فەرمووی بەڕێزان خوێندکارەکانم قوتابیەکانم فەقیەکانم فێری ئەوە بن فتوا لە کەسێک بۆ کەسێک فەرقی هەیە. وتیان چۆن؟ فەرمووی کەسی یەکەم کە هاتە ژوورەوە بە تۆنی دەنگیدا دیار بوو قەتڵێکی کردووە، بە ڕوخساریە بە نێو چاوانیە بە نیگای چاوەکانیە هەستم پێکرد ئەم پیاوە کاتی خۆی کەسێکی کوشتووە، ئێستا پەشیمانە و دەیەوێت تەوبە بکە، ئەوێ بەرەو خوا بگەڕێتەوە، بۆیە لە تۆنی دەنگیدا لە ئاراستەکردنی پرسیارەکەیدا لە ڕوخسار و دەم و چاو و گلێنەی چاوەکانیە تەماشام کرد ئەم پیاوە دەیەوێت لە قەتڵێک کە کردوویەتی تەوبە بکە، منیش پێم وت بەڵێ خوا تۆبەکە لێ قبوڵ دەکا، بڕۆ تەوبە بکە و بەرەو خوای پەروەردگار بگەڕێەوە و جارشکە هەڵەی وامەکە. پرسیارکاری دووەم کە هات بە هەمان شێوە پرسیاری کرد هەل للقاتلی تەوبە؟ ئایا ئینسانی بکوش قاتڵ بۆی هەیە تەوبە بکە؟ ئەڵێ منیش کە سەیری تۆنی دەنگیم کرد، دەنگێکی زبر و ڕق، سەیری گلێنەی چاوەکانم کرد چاوی سوور بووە، سەیری دەم و چاویم کرد دەمارەکانی خوێنی هاتوونە سەر ڕوخساری، ئەمە زۆر تووڕەیە، ئەمە بکوژ نەبووە پێشتر، بەڵام ئێستا نیازی کوشتنی کەسێکی هەیە. نەفس و شەیتان هانی دەدا و پێی دەڵێ بڕۆ بیکوژە، بەڵام لایەنی مەلایکەت و ئیمانیەکەی پێی دەڵێن نەکەی قیامەت هەیە، شەیتان لەولاوە پێی دەڵێ نانە تۆ بیکوژە دوایی تەوبە بکە. مەلایکەت و لایەنی ڕەحمانی لایەنی ئیمان لە ناو سینای پێی ئەڵێن نەخێر تۆ ئێستا بچی قەتڵ بکەی دوایی دین و ئیمانت دین و ژینت دەڕوە. لەو بەینەیە ئەم قاتڵ نییە، پێشتر کەسی نەکوشتۆ، بەڵام نیازی کوشتنی کەسێکی هەیە. هەر کە سەیری ڕوخساریم کرد، سەیری چاوەکانیم کرد، گوێم لە تۆنی دەنگی و قسەکانی گرت، بۆم دەرکەوت ئەم پیاوە نیازی قەتڵێکی هەیە. بۆیە یەکسەر پێم وت ناوەڵڵا برا شیرینەکەم قاتڵ بۆی نییە تەوبە بکە، تەوبەش بکە لای خوا وەرناگیرێ. ئەڵێت چاوتان لێ بوو لە ڕۆیشتنا دەرکەوت، کەسی یەکەم کە پێم وت بەڵێ تەوبەی بۆ هەیە ڕوخساری گەشایەوە، دوعای خێری بۆ کردم، زۆر بە مەسروری و بە دڵخۆشیەوە ڕۆیشتە دەرەوە. بەڵام خۆدی قەتتان ئەگەر دابێ وەربووبنەوەکو من کەسی دووەم نە دوعای خێری کرد نە دەستخۆشی کرد، خواحافیزێک و بە تووڕەبوونەوە ڕۆیشت و دەرگاکەی بەتوندی پێوەدا، نیشانەی ئەوەیە فتواکەمی بەدڵ نەبوو، بە ئومێدی ئەوەم کەوا ڕێگریم لێکردبێت لە قەتڵ بم کوتایە بەڵێ قاتڵ بۆی هەیە تەوبە بکە، وەڵا دەچوو کابرای دەکوشت و بە ئومێدی خوا دەچوو دوای تۆبەی دەکرد. بۆیە سەیرم کرد ئەم دوو حاڵەتە لە یەکتری جیاوازن، یەکیان قاتڵێکی پێشترە
ئەمیان دەوێت ئێستا قەتڵ بکە و پەنا بەخوا کەسێک کوژێ بۆیە فتوا لە ئەمیانە جیاواز بوو بۆ ئەویان بۆ یەکەمیان وتم بەڵێ بەوەی دووەمیان وتم نەخێر زانایەک پایبەرزێک شێخ محەممەد زوحەلی ناوە پیاوێک دەچێت بۆ لای وەکو ئەم پرسیارێکی ئێستا بۆ ئێمە هاتووە باسی ڕیبای لێ دەپرسێ بەڕێزان ڕیبای یەکێکە لە گوناهە هەرە گەورەکان یەکێکە لە سەبعی موبیقات لەو حەوت گوناهەی مرۆڤ بەرەو بێ ئیمانی دەبن پەنا بەخوا ڕیبا و سوو خواردن شەڕکردنە لەگەڵ ذاتی خوای پەروەردگارە نەعوذ بالله یا ڕەبی خوا پەناماندا کەسەکە هات بۆ لای وتی جەنابی شێخ محەممەد زوحەل پرسیارێکم هەیە فەرمووی بەڵێ کاکە فەرمووی کابرا وتی قوربان من لە بانقێکی ڕیبەوی کار دەکەم بانقێک کە پارە بە ڕیبا دەدا بە خەڵک من کاتبێکم لەوێ ئیش و کار دەکەم ئایا ئەو پارەی وەری دەگرم بۆ من حرامە یان دەتوانم لەوێ بەردەوام لەسەر کارکردن خۆ بە دڵنیاییەوە بانقێکی ڕیبەوی کە صرف هەمووی ڕیبا و بێشەرعیە ئێتر فتوای ناوێ هەر بۆ خۆی دەزانێت کە حرامە شێخ محەممەد زوحەیل یەکسەر نەیفەرموو بەڵێ دەبێت دەم دەقەیەدا بڕۆی لەو شوێنە واز بێنی چەند پرسیارێکی لێ کرد فەرمووی برا شیرینەکەم تۆ هیچ ئیش و کاری ترت هەیە لە دەرەوە بێجگە لەم بانقەی کە کاری لێ دەکەی ئیشی دووەمت هەیە بچیتەوە ماڵەوە لە دوای دەوامەوە کارێکی تر بکەی بە شەو کارێکی تر بکەی وتی نەوەڵڵا قوربان ئەوەی هەمە داهات و هەموو شتێکم تەنها کارکردنە لەو بانقە کە مۆزەفم فەرمانبەرم فەرمووی هیچ پاشەکەوتت هەیە پارەیەکت لە پاشەکەوتا هەبێ بۆ نمونە 5 مانگ 6 مانگ 4 مانگ بێکاربی لە ماڵەوە پاشەکەوتێکت دانراوت هەبێ و پارەیەکت هەبێ بیخۆی وتی قوربان نەبەخوا واللهی خێزانم زۆر دەست بڵاوە بەخوا موچەکەشم زۆرە بەڵام بەخوا هیچ پارە ناهێڵێتەوە منداڵەکانم زیادە خەرجی فێر بوون لە دەم لە ئەوڵەوە زۆرم بەدەمەوە داون و زۆر هەب لە خەرج دەرچوون و نەخێزان و نە منداڵەکانم بەخوا دەست لە پارە ناگرنەوە معاشێکی زۆر وەردەگرم موچەیەکی زۆر وەردەگرم بەخوا قوربان بەرەکەتی تێدا نییە و ئێستا خەریکە بەزەوەی کە قەرزار نیم هیچ پاشەکەوتم نییە شێخ محەممەد زوحەیل فەرمووی برا شیرینەکە لەسەر کاری خۆت بەردەوام بە بەڵام لەم دەقەیەوە بڕیاری دووشت بدە وتی قوربان چۆن فەرمووی یەکەمیان هەوڵ بدە وردە خێزانت هاوسەرت لەگەڵ منداڵەکانت خەرجەکانیان کەمکەوە هەوڵ بدە تۆزە لە خەرجەکانیان لیان بگریتەوە با فێر ببن ئەگەر داهاتوو ئیشێکت دەستکەوت و موچەکەت کەم بۆەوە ئەمان ڕابێن لە کتوپڕە لیان بگریەوە قبوڵی ناکەن بەڵام وردە مانگانە هەفتانە مانگانە شتێکیان لێ کەمکەوە وردە پێیان بڵێ ئەم کارەی ئێمە لە ڕووی شەرعیەوە مامۆستا فەرموویەتی دروست نییە و منیش ئێستا هەوڵ دەدەم کارێکی تر بدۆزمەوە فەرمووی لە ئێستاوە هەوڵ بدە لە ڕێی دۆستت برادەرانت ناسیاوەکانت خزم و کەسوکارەوە مامۆستای مزگەوتەکانەوە هەوڵ بدە براکەم ئیشێک بدۆزیتەوە کە ڕیبای تێدا نەبێ کە بانقی ڕیبەوی نەبێ کە حرام نەبێ حەڵاڵێکی پاک و پوخت بێ با کەمتریش بێ بەڵام من لەم دەقەیەدا پێ ناڵێم واز بێنە جارێ بڕۆ لەسەر کاری خۆت بەردەوام بە یەکەم هەوڵ بدە ماڵ و منداڵەکەت ناو وردە ڕایان بێنی لەسەر کەمتر خەرجکردن دووەمیشان لەم دەقەیەوە چاوردکەوە بە ئیزنی خوای گەورە خوا کارێکی حەڵاڵت بەنسیب دەکات کابرا سوپاسی کرد و وتی ڕێنمایەکانت جەنابی مامۆستا جێبەجێ دەکەم و ڕۆیشت ئەوانەی کە لە دەوری بەری بوون چەند مامۆستایەک بوون عەرزیان کرد قوربان فتواکەت جێگەی سەرنج بوو ڕیبا شتێک نییە دوای بخەی بڵێ لە ئێستادا بڕۆ بجارە هەر مەعاش وەرگرە و چەند مانگێکی تر بەردەوام بە هەتا کارت دەست دەکەوێت ئەوایە بەڕێزت بتفەرموایە هەر ئێستا حرامە خوا هەڕەشەی کردووە لە ڕیباخۆران بە تایبەتی ئێمە بانقێکە ماڵی چەندەها خەڵک وێران دەکات فەرمووی بەڕێزان ئێوە ئاگاتان لێ بوو پرسیارەکانم لێ کرد ئەم پیاوە تەنها خۆی ناژی وەژنێکی بە قەناعەتی نییە و منداڵانێکن فێری زیادە مەسرفی و خەرجی بوون هیچ پاشەکەوتێکی نییە هیچ ئیش و کارێکی تری نییە من دەمتوانی ئێستا خۆ یەکسەر ڕاستە و خۆ بڵێم بەڵێ حرامە نەچی لەم دەقەیەدا پێدا بچیتەوە گوناهێکی هەرە گەورەت کردەوە هەموو ماڵت حرام بۆ لەوە پێش دەبێت لە ئێستا خێراتەوە بۆ بکەی واز دەکارەکەت بێنی بەڵام ئەم پیاوە ئەم ماڵ و منداڵە بەردەوام داوا دەکات هیچ ئێوارێک بەبێ عەلاقە بڕواتەوە لێ قبوڵ ناکەن منداڵەکانی بەیانی بچنە خوێندنگا و بەدەستی خاڵی بڕۆن فێری ئەوە نین هەمووی داوا دەکات کاسبکاریش تەنها ئەم پیاوەیە ئەم پیاوە کە ڕۆژێک دوو ڕۆژنەکەی عاجز کرد منداڵەکەی عاجز کرد وای لێدێ باوکایەتی لەدەست دەدا
لەوە ئەچێ ژنەکە فێری ئەم بابەتە زۆرە بووە ئێستا لە کتوپڕا لێ بگریەوە لەوە چێ ماڵەکە بەجێ بێڵێ کتۆرێ ئەو بڵێ مێردەکەم ڕەزیلە یان فێڵم لێ دەکا یان کۆمەڵ تۆمە تشتی بۆ دروستکە منداڵەکانی کە تا ئێستاکانە حرمەتی باوکایەتیان گرتووە هی ئەوەیە جیشفانیان پڕ بووە دەستیان پڕ بووە دەمیان پاروی گەرمی خواردووە ئێستا کتوپڕ لە من هیچ موچەم نەماوە کارم نەماوە حرمەتی باوکایەتی لەبەر چای منداڵەکانیشی لەدەست دەدا و ئەم پیاوە لەوە چه هەفتەیە خۆی ڕاگرێ بەڵام لە دواییدا کە ژیانی خۆشی گیرفانی خاڵی هیچی لە گیرفانانیە بەیانی هەڵدەستێ بێکار ماڵ و منداڵی شەپڕێ بوو خێزانی هەڵۆشە دوور نییە بڕوە دزی بکە جاو کاتە ئێمە لەمە دوورمان خستەوە تووشی بەڵایەکی ترمان کرد لە چاڵێک دەرمان هێنا خستمانە چاڵێکی ترەوە بەڵام ڕێنماییم کرد ئەم دوو ڕێنماییە جێبەجێ بکە خوا دەرگای لێ دەکاتەوە دڵنیا میشێکی حەڵاڵی دەست دەکەوێت و وردەش منداڵەکانی لەسەر کەمتر خەرجکردن ڕادێنێ سبحان الله ئەم تێگەیشتنە چەند جوانە ئەمە فتوایەکە کە بارودۆخی مرۆڤەکان فەرق دەکات ئێستا گەرم پیاوەی کەم پرسیاری ڕیبای کرد کابرایەک بووە لە ماڵەوە چەند دەفتەر دۆلاری دانرایی پاشەکەوت هەبوویایە لە دوای دەوامەوە ئیشێکی تری هەبوویایە دوکانێکی بەکرێ هەبوویایە خانوێکی بەکرێ هەبوویایە ئەبووە شێخ محەممەد زوحەل بڵێ کاکە هەر لەم دەقەیەوە ئێستا دەبێ بڕۆی خۆت بشۆی تەوبە بکەی دوورکە سونەتی تەوبە بکەی نوێژی تەوبە بکەی جارێکی کە بەو بانقەدا نەڕۆیتەوە و پارەی لێوەرنەگری وازی لێبێنی چکەمە پاشەکەوتی هەبوو ئیشی هەبوو داهاتی تری هەبوو بەڵام ئەمایان کە عەرز سەیری کرد هیچی نییە بەخوا لەم کتوپڕاوازدە و حرامە بێنێت تووشی حرامێکی لەوە چێ خراپتر یان هاوشێوەی ببێتەوە تووشی دزیکردن و خیانەت بێ و ماڵ و منداڵەکەشی لەدەستێ نەخێر لەسەر ئەم حرامەی خۆت بەردەوام بە ئەم فتوایە بۆ تۆیە بەڵام بۆ کەسێکی تر نییە کە هاوشێوەی تۆ نییە بۆیە بەڕێزان فتوا لە کەسێکەوە بۆ کەسێکی تر دەگۆڕێ خۆزگە لیژنە فتواکانی ئێمە خۆزگە مامۆستایانی ئێمەش ئەوانەی کە شایانی فتوادانن لە خۆیان ڕادەبینن فتوا بۆ خەڵک بدەن سەیری بارودۆخی کەسەکانیان بکردایە بەڵێ حرامێک کە خوای پەروەردگار لە قورئانە حرامی کردووە حرامێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕۆحم بە قوربانی بێ لە فەرموودە زێڕینەکانیدا حرامی کردووە بە هیچ مەلایەک حەڵاڵ ناکرێت حەڵاڵی خوا هەر حەڵاڵە حرامێک کە پەروەردگار حرامی کردووە تا قیامەت هەر حرامە بەڵام ئەمە لە کەسێک بۆ کەسێک لە کاتێک بۆ کاتێک فەرق دەکات فتوایەک بۆ ئەم دەبێت جیاواز بێت لە فتوایەک بۆ ئەو بابەتێکی تام بۆ باسکەم بۆ ڕوونکردنەوەی بابەتەکەمان بەجوانتر زانای پایابەرز و مفەسیری گەورەی قورئان شێخ عەبدوڕەحمان ناصر السعدی کە لە 1800ەکاندا ژیاوە عەبدوڕەحمان ناصر السعدی خاوەنی تەفسیری تەیسیر الکەریم الرەحمانە یەکێکە لە تەفسیرە هەر نایاب و پڕ وردەکاریەکان لە تەفسیری قورئاندا 1800ەکان ئەو کاتە خەڵک داری بۆ هاتووە لە وڵاتی خۆشمان هەروە بووە داری بۆ هاتووە بۆ چێژلێنان و هەروەها داری بۆ هاتووە بۆ سۆبای زستان کابرایەک دارفرۆشێک بە گوێ درێژەکەی لە شاخەوە دار و چیرکە دێنێ جەنابی مامۆستا شێخ عەبدوڕەحمان ناصر السعدی عەلامەی سعدی دارەکانی لێ دەکڕێت گوێ درێژ دێنێتە ماڵی مامۆستا دەفەرمێ کرێی دارەکەت دەدەمێ و هەندێک پارەشت دەدەمێت دارەکانم بۆ بەرە لەو ژووری شوێنی دار و چیرکەکاندا بۆم دانێ ئەڵێ بەسەر چاو لەو کاتەدا جەنابی شێخ عەبدوڕەحمان ناصر السعدی تەماشا دەکا کیسە و تووتنی پێیە کیسەکەی پڕە لە تووتن و پەڕەستی خار و ئەوانەی تێدایە و سەبیلی تێدایە لە لای شێخ عەبدوڕەحمان ناصر السعدیش وەکو چۆن دکتۆر مستەفا زەڵمی خۆمان بەڕەحمەت بێ ئەو زانە پایەبەرزەی کوردیش بەلایەوە وابوو کە جگەرە وەکو عەرەق حرامە دکتۆر مامۆستا شێخ عەبدوڕەحمان ناصر السعدی لەو سەردەمەدا لە 1800ەکاندا ڕەئی وابووە کە جگەرە مادەیەکی پیسی زیانبەخشە لە ڕووی تەندروستیەوە و لە ڕووی ئابووریەوە ماڵبەفیڕۆدانە و دەستەدا دەڕزێنێ و سینە ڕەش دەکا و تووشی نەخۆشی دەکا و هەر شتێکیش کە خەبیث بێ پیس بێ زیانی بۆ تەندروستی و بە لەناوبردننی ماڵ و تەبێ حرامە ڕەئی وابوو کە جگەرە حرامە ئەو کاتە ئەو زانە ڕۆشن فکرە ڕەئی وابوو کە جگەرە حرامە لەم سەردەمانی دواییشدا جەنابی پرۆفیسۆر دکتۆر مستەفا زەڵمی یا ڕەبی خوا جێگەی بەهەش بێ کتێبی تایبەتی هەیە لەسەر حرامبوونی جگەرە کڕینی فرۆشتنی خواردنی هەمووی کە چیسە و تووتنەکەی ئەم پیاوەدار فرۆشە دەدۆزێتەوە هەڵی دەگرێت کە کابرا دارەکان ڕیز دەکات
دێتەوە بەردەستی مامۆستا لە جەنای مامۆستا خۆ ئیش و کارێک نەماوە کاردارەکانت بەدڵ بوو جوان ڕیزم کردووە دڵی یەخوا لەشت ساغ بێ خۆی گەورە دەستەکانت خۆشکە لەشت ساغ بێ کارەکەت کارێکی پیرۆزە بێمنەتە سوور بە لەسەر کاری حەڵاڵی ئاوا ڕێک و پێک و داری جوانمان بۆ بێنە ئەوەش پارەکەت لەو کاتای پێڵە ئەوەش کیسە توت نەکەت ئەوەشی سەتوت نەکەت پەڕ و سەویل و هەموو شتەکانی تێدایە کابرا عەرەقی شەرمەزاری دەردەدا چونکە ئەو بیستویەتی لە وتارەکانی جەنابی مامۆستادا بەشداری کردووە کە مامۆستا بڕیاری داوە فتوای داوە جگەرە حرامە ئێستاوە بۆی دەرکەوت ئەم پیاوە کە ئێستاوە سەعاتێک دوعای خێر و لەش ساغی و دەستخۆشی و کەسابەتی حەڵاڵی لێ دەکرێت وەکو لە کەسی ئاشکرا بکڵ با بخۆ عەرەخۆریشە ئیتر بۆی دەرکەوت کە بەڵێ ئەمە جگەرە خۆریشە زۆری حراج بوو بەڵام بە شەرمەوە فەرمووی وتی جەنابی شێخ جەنابی مامۆستا عەبدوڕەحمان ناسر السەعدی قوربان خۆ تۆ دەفەرمووی جگەرە حرامە و گومانیشم نییە لە فتوای جەنابەت کە ڕاستە بەڵام من تازە توش بووم و بەڕاستی لە منداڵیەوە فێری جگەرە کێشان بووم و ئەم بەڵام لە کۆڵ نابێتەوە بەڵام ئەوەی جێگەی سەرنجە جەنابەت چۆن ئەم حرامەتدایەوە دەستی من بچم بیکێشم ئەخە بەڕاستی وایە تۆ کە حرامە ئەوە فڕێدایە تەوالێتی ماڵەکەتانەوە ئەوە لە شوێنەکە دوورت خستایەوانێ ژێرگڵتدایە بۆی کە کەس نەیکێشێ و کەس لەم حرامە سوودمەند نەبێ ئێستا جەنابەت من چیسەکەم لێکەوتووە کاتێک کە پشتێنم شل بۆتەوە چیسەکەم کەوتۆتە خوارەوە ئێستا جەنابەت بە دەستی خۆت ئەم حرامە دەدەیتەوە دەستی من و بیکێشم فەرمووی کوڕی شیرینم باوکەکەم برازای شیرینم جەنابەت ئەوە تا خۆت باسی دەکەی تۆ خۆت گرفتاری بەدەست گەرە کێشانەوە لە مناڵیەوە فێر بووی بەم دەقەیە بە لە ناوچوونی ئەم چیسە تووتنە من یەقینم هەیە تەرکی ناکەی دڵنیا بووم ئێستا پارە لە من وەرگرت بۆ نمونە وا 25,000 ئەم پارەی خۆمان 25,000 وا حیسابکەین لە منت وەرگرت کە چوویتەوە دەرەوەی ماڵی ئێمە ئەدڕوانی ژێر پشتێنەکەت ئەم لاولاکەت ئاوەڵاکی سەی تووتنەکەمون بووە دڵنیام لە ڕوشن نەدەهات بێ لە ماڵی ئێمە بپرسی چونکە دڵنیایی کە من دەزانم فتوام داوە جگەرە حرامە لە منیش لە ڕوون نەداهات چیسەکەم لە ماڵی مامۆستا بزر کردویان نە هەر لێن نەدەبرسیەوە ئەو 25,000 کە وەرت گرت ئەوە قوت و بژێوی ژیانی ماڵ و منداڵەکەتە دڵنیا بووم دەچی لەو دیوەوە چیسەیەکی تازەت دەکڕی مشتێ تووتنت دەکڕی پەڕی سیخارت دەکڕی سەبیل و دارجگەرت دەکڕی بەخوا لەوانەیە 10,000 زیاتر پارەکەت بڕۆیشتە 15,000 بڕۆیشتە تا چیسە تووتنەکەت مەزبوط دەکردەوە ئەو کاتە منداڵەکانت کە بژێوی ژیانیان لەسەر ئەم پارەی ڕۆژانی تۆیە دەبووە لە دەمی منداڵەکانتی بگریەوە بۆیە ناوەڵڵا تۆ حەر دەتکێشە کاکەوەشی سەوتوتنەکەی خۆت و با منداڵەکان نانی ئەمڕۆیان کەم نەبێتەوە بەڵام ئەگە بە قسەی من بکەی وەکو مامۆستا قبوڵت بم برا شیرینەکەم کاکی خۆم هەر لەم دەقەیەوە بڕیار بدە من ناڵم دەست بەجێ جگەرەکەت تەرکە بەڵام لە ئەمڕۆ بڕیاری کەمکردنەوەی بدە بیکە بە 4 بەشەوە بەشێکیانی تەرکە لە هەفتەی داهاتوودا بیکە بە 4 بەشەوە نیوەی تەرکە لە هەفتەی سێمە سەیەکی تەرکە لە هەفتەی چوارەمە 1 بەشی بمێنێتەوە لە هەفتەی پێنجەمە 2 مانگ بوونی و 1-2 مانگ یەکجاری وازی لێبێنە ناو بەناو هەنگاو بە هەنگاو ئەوەندە لەسەرت قورس نابێت دەتوانین لەم حرامە دوورکەویتەوە بەڕێزان سوبحان الله لە تێگەیشتنی ئەم عالم و زانایانە لەم تێگەیشتنە جوانە فتوال لە کەسێک بۆ کەسێک کرێکارێکی داما و با فتوای مامۆستان نەبێتە هۆکاری بڕینی قوتی منداڵەکانی بەڵام ئامۆژگاری دەکەم هەنگاو بە هەنگاو خۆت لەم حرامە لە ناوبەرە زەرەر بەخشە بۆ تەندروستیت و لە ناوبردنی ماڵەکەت خۆت بدزەوە بەڕێزان ئەمە پرۆگرامی ئەم جارەمان بوو کە بابەتێک بوو بە ناوی فتوادان بە پێی بارودۆخی کەسەکان دەگۆڕێت ئەو بەڕێزەر ئینشاءالله لە ئەوروپا هەموو ئەوانەی کەوا لە ئەوروپا ئەو پرسیارانیان هەیە کە باسی خانوو دەکرێت ئەم پرسیارە لە کاتی خۆشیان لە کتێبە شەرعیەکانیشە ئەوانەی کە سەردەمی و تازەن باس کراوە هەر زانایە فتوایەکی داوە بەڵام بارودۆخی کەسەکان و ئێستا ئەم کەسە بەڕێزە کە تا ئێستا لە کوردستانیشە خانووی بۆ نەکڕدراوە و لە ئەوروپاش خاوەنی هیچ شتێک نییە و دەتوانێت لە داهاتوودا بە بڕێژەی قیستەکانی بداتەوە لە خۆی ڕادەبینێ بەڵام پێویستی بەچێ هەیە بە زانایەکی پسپۆر لە بواری ئابووری ئیسلامیدا اقتصادی ئیسلامی بابەتێکی سەربەخۆیە زانای سەربەخۆی دەوێت هەر کەسێک کەوا پرسیاری ئابووری ئیسلامی هەبوو ومێدەوارم کە بگەڕێتەوە بۆ خزمەت جەنابی دکتۆر عەلی قەرەداغی یان پرۆفیسۆر دکتۆر خالید محەممەد ساڵح ئەو دوو مامۆستا بەڕێزە هەر فتوایەکیاندا بۆ ئەو بەڕێزانە
فتواکانیان قبول دەکرێت بە تایبەتی ئەوانەی ئەوروپا کە حاڵەتی تایبەتیان هەیە و ئەو مامۆستا بەڕێزانە مامۆستای ئێمەن و پسپۆڕن لەو بارەدا ومێدەوارم ئینشاءڵڵا فتواکانیان وەرگیرێ و کاری پێ بکرێت و هەر کەسێکیش لەبەر خاتی خوای پەروەردگار واز لە حرامێک بێنێ بە دڵنیاییەوە خوای گەورە بە باشتر لەوە قەرەبووی بە حەڵاڵ بۆ دەکاتەوە. ومێدی بەختەوەری بۆ هەموو لایەکتان دەخوازم جارێشکە عوزر دەخوازین تر پەخشی تەلەڤیزۆنێکی متەواضع على تەلەڤیزۆنی ئێمەش پەخشەکەمان لە ئەوڵەوە وەکو پێویست نەبوو نەمانتوانین لە خزمەتتاندا بین و لە کاتی خۆشیدا بەرنامەکە نەکەوتە سەر کاری خۆی کە ناوبڕێک وەرگرین و بتوانین لە خزمەت جەنابتاندا پەیوەندە جوانەکانتان تەلەفۆنەکانتان وەرگرین بەڵام ئەگەر تەمەن باقی بێ خوای گەورە یار و یاوەری هەموو لایەکمان بێ بەرنامەکانی داهاتوومان جاری داهاتووی ئینشاءڵڵا هەوڵ بدەین خەلەلەکانمان باشتر بکەین و پرۆگرامەکەمان لە کاتی خۆیدا وەکو جاران پێشکەش بکرێ و دووبارە چاوەڕێی تەلەفۆنەکان و نامەکانی ئێوەی بەڕێزین. یا ڕەبی خوای گەورە ماڵی هەموو لایەکتان ئاوەدانکە ژیانتان پڕکە لە خۆشی و ئاسوودەیی و خۆشەویستی و بەختەوەری هەموو لایەکمان خوای پەروەردگار بمان پارێزێ لە نەخۆشی و لە ناخۆشی لە دڵبەخەمی و لە گرفتاری کوردستانمان پارێزراو بێ ماڵی هەموو لایەکتان هەر ئاوەدان بێ. والسلام عليكم ورحمة الله وبركاته.